دواکەوتنی موچە شێوازی ژیان و گوزەرانی سەرجەمچین و توێژەکانی هەرێمی کوردستان شێواندووە و گۆڕوویەتی بە تایبەت توێژی مامۆستایان کە توێژێکی چاوساغی کۆمەلگان دەتوانین بڵێن ئەوە نزیک دەبینەوە لە 2 مانگەوە ئەمڕۆ دەبتە 56 ڕۆژ تاوکو ئێستا موچە وەرنەگیراوە ئاسەواری موچەش تاوکو ئێستا دیار نییە کە چۆن و کەی موچەی مانجی 5 دابش دەکرێت لە کاتێکدا 2-3 ڕۆژمایە بۆ ئەوی بگەینە مانجی 7 ئەمە دۆخی گوزرانی هاوڵاتیان بەگشتیوە بە تایبەت موچە خۆران لە نێویشیدا مامۆستایانی شێواندووە لە دۆخ و ژیانێکی نالەبار و ناهەمواردا ژیان دەگوزارێنن. من دەمەوێت بۆ ئەوی بزانم دۆخی مامۆستایان لە زاری خۆیانەوە دۆخیان چۆنە لە دوای دواکەوتن چونکە مامۆستایان ئەو توێژە ناتوان لە دوای ئەرک و دوا وەزیفەی خۆیان کاری دووەم بکەن لەبەر گرنگجی پیشەکەیان. من دەمەوێت مامۆستا نەوزاد عومەر نوێنەری مامۆستایی ناڕازیم لە هەولێر باسی گوزەران و ژیانی مامۆستایان بەگشتی لە سنووری پارێزگای هەولێر و بەگشتی لە هەرێمی کوردستان کە مامۆستا بەیانی باش سپاس بۆ دەرفەتە ورە چەند دقەیەک ڕاشمان گرتی. پێمان بڵێ ئەوکو مامۆستایان دۆخی وەکو نوێنەری مامۆستایان دۆخی مامۆستایان بەگشتی لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە هەولێر چۆنە لە دوای دواکەوتنی ئەو چەندی ڕۆژە لە موچەی مانجی 5 و دیارنەبوونی ئاساواری موچەی مانجی 5. بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە تەورێکی زۆر جوانە بەداخەوە نەک هەر ئەمە 2 مانگە ئەتوانم بڵێم ئەمە 10 ساڵە بۆ 11 ساڵ دەچێتن دۆخی مامۆستایان لە هەرێمی کوردستاندا زۆر خراپە لە دۆخێکی زۆر نالەبەر. ئەگەر تۆ باسی 56 ڕۆژت کرد 56 ڕۆژە موچە دابەش نەکراوە و 56 موچەی فەرمانبەرانیش لە ماوەی ئەم 10 ساڵەدا خوراوە بزانە 56 ڕۆژە موچە دابەش نەکراوە 56 موچەی فەرمانبەرانیش بەڵێ هی ساڵانی ڕابردوو کەڵەکەی کردووە جا ئەمەی کە بەڕوبع موچە بێتن ئەمەی بە نیوە موچە بێتن ئەمەی کە هەرنەی داوە پاشەکەوت کراوە یعنی بەڕاستی عیبەیەکی گەورەیە بۆ دەسەڵاتدارانی هەرێم کە تا ئێستا نەیانتوانیوە موچەی فەرمانبەران بە شێوەیەکی ڕێک و پێک وەکو وڵاتانی دەوروبەری خۆمان کە لە کاتێک دابەشی بکەن کە لە کاتێکدا داهاتێکی یەکجار زۆر نەوتی ناونەوتیمان هەیە کە نەدەبوو بەم شێوەیە فەرمانبەران بچەوسێنرێنەوە. بۆچی مامۆستایان زیاتر کاریگەریەکە لەسەر توێژی مامۆستایان بەدیار دەکەوێت؟ خۆتە زانی لە ناو هەموو توێژەکانی کۆمەلگا مامۆستایان ڕێژێکی زۆریان بەرکەوتووە. ئەتوانم بەداتا پێت بڵێم کە ئێستا لە هەرێمی کوردستاندا نزیکەی 160 بۆ 170 هزار مامۆستا هەیە هەم لە مامۆستای باخچەی ساوایانەوە تاوەکو مامۆستای زانکۆ و پەیمانگاکان. ئەم ڕێژێکی یەکجار زۆرە و خۆتە زانی هەموو تاکێکی کۆمەلگاش پێویستی بە مامۆستا هەیە و لە سەرۆکی وڵات بگرێت تاوەکو ئەگاتە بچووکترین ئاسی ناو کۆمەلگا لە بەردەستی مامۆستا ڕۆژێک لە ڕۆژان پەروەردەکراوە بۆیە مامۆستایان لە ئێستادا ناتوانن پشت بە داهاتێکی غەیری موچەی خۆیان ببەستن و ناکرێت مامۆستا بچێ کرێکاری بکە مامۆستا نابێ بچێ کارێکی ناشایستە و مثلەن یان کارێک بیکە لە پێگەی خۆی نەوەشێتەوە لە بازار بیکاتن. بۆیە من پێم وایە ئەبێ مامۆستایان موچەیەکی شایستەیان پێ بدرێتن بۆ ئەوەی محتاجی کارێکی تر نەبن بۆی بتوانن ڕۆڵەکانی کۆمەلگای خۆیان بە جوانی پەروەردە بکەن. ئەگەر ئەمە بەمشێ بۆ ئێستا باز لە دواکەوتنی ئاسی زانستی و معرفی دەکرێت لە هەرێمی کوردستاندا چونکە مامۆستایان بۆ 10 ساڵ 11 ساڵە چێتن ئەچەوسێنرێنەوە موچەیان پێ نادرێتن و بژێوی ژیانی مامۆستایان لە هەرێمی کوردستاندا بەرجەسە نەکراوە بەداخەوە. ئەگەر زۆر بە کورتی وەڵام دەیتەوە چونکە کاتمان زۆر کەمە وەکو مامۆستای ناڕازی لە هەولێر بۆچی هەڵوێستێکی ڕوونتانیەیان چالاکێکی جیاوازتەنی لە ساڵانی ڕابردوویا خو لە ئێستا کە تعبیر لە کێشەی مامۆستایان بکات؟ بەڵێ ئەم پرسیاری بەڕێستان پرسیارێکی زۆر جوانە. مامۆستایانی ناڕازی هەر کە گوتت مامۆستای ناڕازی کەواتە مامۆستا ناڕازیە جا لە هەولێر بێ لە سلێمانی بێتن لە گەرمیان بێ لە هەڵەبجە بێتن لە بادینان بێتن لە کەرکووک بێ لە هەر شوێنێک بێتن مامۆستا ناڕازیە لە ئێستادا چونکە بەڕاستی لە چی ناڕازیە؟ ناڕازیە لەم دەسەڵاتە ناڕازیە لەم سیستەمە سقەتە ناڕازیە لەم ئیدارەدانی وڵات و ناڕازیە لەوەی کە دۆخی مامۆستایان و فەرمانبەران لە هەرێمی کوردستانە لە دۆخێکی زۆر سەختی داراییدایە. سەبارەت بەوەی ئایا بۆچی مامۆستایان لە هەولێر ڕەنگە هەڵوێستیان وەکو پێشنێت بەڵێ من ئەڵێم هەڵوێستیان هەبووە. ئەگەر تۆزێک بگەڕێنەوە بۆ چەند ساڵی پێشتر لە 2018 مامۆستایانی ناڕازی لە هەولێر سوپاس بۆ خواتوانیمان ئێمە ماوەی 7 ڕۆژ بینە سەرجادا و ڕێژێکی زۆری مامۆستایان کۆ بکەینەوە بە دەسەڵات بڵێن ستۆپ
بەدەسەڵاتمان گوتمان ستۆپ لە کاتێکدا کە دەسەڵات ئەو کاتە ڕوبع موچەی دابەشە کرد لە کاتێکدا ئێمە هەڵوێستمان هەبوو وا خۆش دەزانی لە ئێستاشدا ئێمە لە هەموو کات و ساتێکدا ئەگەر مامۆسایان لە هەر شوێنێک ناڕزایەتی هەبێتن ئێمە لەگەڵی داینا ئێمە پشگیریەکەین و ئێمە پێشڕەوێتیەکەین لە بۆ ئەو ناڕزایەتیانە. ڕۆژانەکان سپاسان دەکەم مامۆستا نەوزاد عومەر نوێنەری مامۆستای ناڕازی لە شاری هەولێر